کوردستان بۆتە مەیدانی ململانەی نێوان گەلی کورد و داگیرکەران و ئەمپریەلیزم و نۆکەرەکانیان لەلایەک و هێزە داگیرکەرەکانی لەلایەکی ترەوە. هەموو ئەو داگیرکەر و نۆکەرانە هەوڵیان داوە کە وشەی کوردستان لە فەرهەنگی جیهانیدا بفڕنەوە و گەلی کورد بتوێننەوە. لەم بوارەشدا هیچ کات و زەمانێ درێغیان نەکردووە. بەرامبەر ئەوەش گەلی کوردی قارەمان و گیان لەسەردەست هەر لە دێر زەمانەوە ڕاپەڕیوە و بێوچان لە خەباتدا بووە. هەر کاتێکیش داگیرکرد و تاریخ ئەی ئازادی خوازانی دنیا، ویژدانی مرۆڤانتان بجۆشێ و وەرن بە فریامانەوە. ئەستێرەکان لە ژێر دەسەڵاتی مرۆڤدان کەچی لەسەر ئەم زەویە نەتەوەیەکی 20 ملیۆنی لەسەر خاکەکەی خۆیدا سادەترین مافمان پێڕەوا نابینرێ. دوا گفتوگۆی شۆڕشی کورد لە کوردستانی عێراقا کۆتایی ساڵی 1983 بوو لە نێوان شۆڕشە نێخوازەکەی ئەم جارەمان و حکوومەتی عێراق. بەو هیوایەی مافە نەتەوایەتی و دموکراتیەکانی گەلی کورد لەم بەشەی کوردستانە مسۆگەر بکرێت. دیارە گەلی کوردی ئەمەش بۆ سەربەستی مافەکانی داواکارە. ئەوە بوو لە نەورۆزی 1984 ئاهەنگێکی کەمیێنەی لە شارۆچکەی سوورداشا سازدا و زیاتر لە 9 ملیۆن کەس لە جەماوەری میلەتەکەمان بەشداری ئەو ئاهەنگەیان کرد. ڕژێمی ڕەگەزپەرستی عەفلەقیش وەکوو پیشەی حکوومەتە یەک لە دوای یەکە گۆڕ بە گۆڕەکانی عێراق لە گرت و بەڵێنەکەی پاشگەز بووەوە. دوا بە دوای ئەوە کوردستان هێرشێکی تون و تیژی بەخۆیەوە گرت کە لەلایەن ڕژیمی ڕەگەزپەرستی عەفلەقیەوە نەخشە و پلانی جاسوسیانەی بۆ دانرا بوو. هەر لە پێڕۆکردنی سیاسەتی سوتماک، بۆمبارانکردنی دێهاتەکان، گرتنی بە کۆمەڵ لە شارەکانە، کوشتن و ئازاردانی کەسانی بێتاوان تا بەکارهێنانی هەموو جۆرە شێوازێکی داپڵۆسینی فاشیانە لە پێناوی کەمکردنی دەنگی دلێری گەلە تێکۆشەرەکەمانە.
لە کاتێکە بەشی هەرە زۆری گەلانی دنیا ئاهەنگی یادی ساڵڕۆژی نەهێشتنی نەخوێنەواریان نەکردەوە کە کۆنگرەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە پەروەردە و زانست و ڕۆشنبیری لە کۆبوونەوەی چواردەمینی خۆیان لە 25 تاسی مانگی تشرینی دووەمی ساڵی 1966دا بڕیاری داوە کە ڕۆژی 8 ئەیلولی هەموو ساڵێ بکرێ بە ڕۆژی جیهانی لە ناوبردنی نەخوێنەواری. ئالەو کاتا بوو ڕژێمی ڕەگەزپەرستی عەفلەقی نەخشە و پلانی ناڕەوای دەرحەق بە مناڵانی زۆر لێکراوی کوردستان ئەنجامدا و دەرگای خوێندن و فێرکردنی لەسەر داخستن کە لە مێژووی ژیانی هیچ تاوانبار و ڕەشکوژێکە کاریوانە کراوە.
مناڵ ئەو کۆتە نازداری دایک وەک گرێنەی چاوی پارێزێ و باوک ڕەنجی بۆ ئەدا و پێگەێنێ. مناڵ ئەو وشە شیرینەی کە خۆشترین ئاوازێکە سروش بەگوێی دایکانیادا. مناڵ ئەمڕۆ لە هەموو وڵاتانی دنیا زۆر بە دڵسۆزی و بە تایبەتی پەروەردەکرێن و لە وڵاتە پێشکەوتووەکانە هەموو جۆرە خواستێکیان هێنەدی. لای ئێمە لە کوردستانی بە زۆرڕیکێن راو بە عێراقەوە تازە بەعسیە تەقەدمی و ئیشتراکیەکان بۆ لە ناوبردنی مناڵان بیر لە تازەترین شێواکەنەوە و 1001 گرێ لە دەرونیانە پەیاکەن. چارەکە سەدەیە کە بەڵێ 25 ساڵە مناڵانی کوردستان گوێیان بە گرمەی تۆپ و نەڕەی تەیارە ئەکرێتەوە. دیاریەکانیان ساروخ و بۆمبا و پارچە دەبابە و زیل و ئیڤای عەسکەریە. تەنانەت لە ناوچە ڕزگارکراوەکانی شایان کەن بە تەجربەی بۆمبا و ساروخ. دەبا هەموو دنیا بیزانێ، هەموو پێشکەوت و خوازێک پەروەردەکارێکی دنیا بیزانێ کە بەعسیە ئیشتراکیەکانی عێراق ڕۆژ بەڕۆژ بۆ تازەترین شێوازی فاشیزمانە ئەگەڕێن و نیازیان وایە بەم شێوازە دڕندانانەیە دەنگی دلێری شۆڕشی گەلی کوردستان بخەرکێنن. بەڵام خەیاڵیان خاوە هەزارەوەنەی تریش جانەوەربن. تەنانەت مناڵەکانیشمان زیاتر وریان بەرزترێ بێ و زیاتر قێز و بێز لە کردەوە ناپەسەندەکانی بەعسیانەکەنەوە. دەبا بەعسیە خوێنڕێژەکانیش چاک بزانن. کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی هەرگیز ڕێگای ئەوە نادەن کە چاوی خۆیان بە کلی سەرکەوتن بڕێژن. ئەبێت چاویان بە خاک و خۆڵی کوردستان پڕ بێتەوە و کوردین قوتابخانەکان لە ناوچە کوردنشینەکانە هەمووی داخراوە. ئەم قوتابخانەکە داخراوە چێ ئەزانە قوتابخانەکانمان چێ دایکردووە؟ باشە لەبەر چی ئەم قوتابخانەی ئێمەی داکردووە؟ لەبەرەوەی فێری زانیاری نەبین و بیر لە دواڕۆژی خۆمان نەکەینەوە. بەڵام ئێمەش لە ناوچە ڕزگارکراوەکانە خاوەنی شۆڕشێکین کە شۆڕشی یەکێتی نیشتیمانیە هەوڵی داوە کەوا قوتابخانەمان بۆ بکاتەوە و بە جۆرەی توانە لە ناوچە کوردنشینەکانە و لەو جێگایانە کە ئازادکراوە و کوردە دەمێک بە تەیارە دەمێک بە هاوڵ دەمێک بە تۆپ لێدا بۆی بەوە قوتابخانەکان داخێن و بە هیچ شێوەیەک زانیاری و خوێندەواری لە ناوچە کوردنشینەکانە بەڵاو نەبێتەوانێت. شۆڕشی ئەو مامۆستایانەی کە لە دەرەوەن هەمووی داناوە لە قوتابخانەکانە بۆ وتنەوەی دەرس و بۆ ئەوەی کەوا خوێندەواری بڵاو بێتەوانێ و هەمومان ئێمە کە کوردین بیر لە پاشە ڕۆژی خۆمان پێێوانێ و بەرامبەری ئەو زوڵم و زۆرەی کە حکوومەتی بەعەس لێمانەکە ڕابوون. جا لەبەرەوە شۆڕشمان بڕیاریدا وەکو ئەم مناڵ عاقڵە ئێرێت ئەڵێ شۆڕشمان بڕیاریدا شەڕ بە دوو چەکە دەستێ چەشی بەرگری دەستێ دووری سارە ئافەرین بەکر سەمین دەستام من بۆ سەر ئاوێ کە من ئاوێنم بۆ بریندارێ دیتم مەحبوبێ لەوێ وەستا بوو لەگەڵ دەستوشین ڕۆژباشم لێ کرد پێمن مەحبوبە هێزی هەناوم دیارە بە غەریب جێیە بە چاوم جوامیانەوە
وانا ده ورد درتي ولا شيء ما ورد درو شيء ما ورد شيء ما ورك شيء ولا من دارك بيا بيا لك فضل بيا 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 تو بيا بيا لك اما ما خطر ابيت كنا تمشي لا ابدا ورد ورد بس اي بيا ها بيا بيا فتعرف قصدي كنت ولا شوي أوكي. أمنت مكانيا أمس مجد درج كانيا تاركات مهرات كانيا المختار بخمسين نفسانيا. شو بتعرفي؟ كلي يا لو نزيك ثانية كي يا. بري لبن درج كانيا. أو شلها أو لما كان أنا ليجرا كنت ليجرا هو لا ينبغي جنوم كذانا لا هذه هي كراجة ما يبغى صوري لما بقاك يا سوى خيوط هي تأكل كما كبرتها نفرت وفرت إيران دبي خريجي عمرو فاضل ناول كانوا فقط أو رشيدي قال أنا ما بجي السلام صباح القصراء زمان كبار من زي سعادة كعبة دي سؤال أو كبر أصدق إنه داري ليرش زيني من أنا قال شوي ناظر أنا كيف أنا أنا ناظر عايزة تقطع فين بتوكيا
Thank you.